ژنانی ئازادی خواست. ڕۆژی 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە جیهانێکی پڕ لە ئاڵۆزی و نائارامی سەرچاوەگرتوو لە سیستمی سەرمایەداری بەڕێوەیە. ئەم نیزامە سیستمێکی ناسەخامگیر پڕ لە ناتەبایی و نەهامەتی خوڵقێنە. یەکێک لە نەهامەتیەکانی ئەم نیزامە شەڕ، کوشتار، وێرانی و دەربەدەریە. دووکەڵی ئەم نەهامەتیەش پتر لە هەمووان دەچێتە ناو چاوی ژنان و منداڵانێکەوە کە ئەرکی ئاگا لێبوون لەوانیش هەروە ئەسسۆی ژنانە. تازەترین شەڕێکە ئیمپریالیستەکانی ناتۆ لەوانە ئەمریکا و ئیمپریالیزمی ڕووس وەڕیان خستووە شەڕی ئۆکراینە. ئەرتەشی رووسیا بە فەرمانی ڤلادیمیر پوتین و بەخواستی ئۆلیگارشی گەندەڵی ڕووس بەرەبەیانی ڕۆژی 24 فێڤریە بەرابەر لەگەڵ 5 ڕەشەمە چەندین شوێنی لە ئۆکراین لە زەوی و ئاسمان و دەریاوە بە نوێترین چەکی وێرانکەر کردە ئامانجی هێرش و داگیرکاری. ئەم شەڕە دەست بەجێ ئاوارەبوونی هەزاران کەسی لێکەوتەوە کە ژمارەیەکی بەرچاویان ژنان و منداڵان. جەماوەری ئاشتی خواست لە زۆربەی شارەکانی ڕووسیا و لە شارە گەورەکانی جیهان هاواری نەفرەتیان دژ بە هەڵگیرسانی ئاگری ئەم شەڕە بەرز کردەوە. ئەوان خوازیاری ڕاگررتنی خێرای شەڕ، پاشەکشەی هێزە داگیرکەرەکان و دانی خەسارەت بە زیان دیتوان بوون. ژنانی ناڕازی بە پەیوەندیدانی دەنگی خۆتان بە دەنگی ئاشتی خوازانی شەریفی جیهان پێشوازی لە 8 مارس ڕۆژی جیهانی ژن بکەن.